پرۆژەی بەنداوی باوە شاسوار لە ساڵی 2011 کۆتایی بە پرۆژەکاتەوە هەر لە هەمان ساڵیشا لەلایەن ئیدارەی گەرمیانەوە وەرگیراوە. لە هەمان ساڵا لە ڕێگەی بەڕێبەرایەتی ئاودێری گەرمیانەوە پرۆژەی ئاودێری بە درێژایی 3 کیلۆمتر و نیوی بۆ ئەنجامدراوە بۆ بەراوکردنی 1200 زەوی جوتیارانمان. بەڵام بە پێی پێویست ئەو بەنداوە تا ئێستا چی لە ڕووی کشت و کاڵێ و چ لە ڕووی کارەباشەوە زۆر سوودی لێوەرنەگیراوە. ئەتوانم بڵێم زیاتر سوودی لێوەرگیراوە بۆ واری گەشت و گوزار.